کە لە دوای سەحابەکان دێن ڕزای خوای پەروەردگاریان لێ بێت خەڵکانی دوای ئەوانە تا ئەمڕۆش و تا ڕۆژی قیامەتیش خوای گەورە دەفەرمێت ئەوان دەڵێن یەقولون ربنا اغفر لنا دەڵێن خوایان لە ئێمە خۆش بە ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولو خوشخو برایانشمان خۆش بە کە بە ئیمان و لە پێش ئێمە و مردوونن کەواتە ئەوەی کە لەسەرمان واجبە بەرامبەر بە مردوەکانمان ئەنجامی بدەین دوعای خێر لە پێش هەموو شتێکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ باوک لە بەهەشتا پلۆپایی بەرزەبێتەوە دایکیش بە هەمان شێوە ئەو باوکە ئەو کەسە دەڵێت خوایە گیان بەهۆی چیوە ئەم پلۆپایە بەرزەت بە من بەخشیوە لە کاتێکا چاکەکانی من شایستەی ئەم جێگا بەرزە نییە پلۆپایەکی لە بەهەشتا پێ بەخشیە و ئینسانە و دایکە ئەو باوکە پرسیارەکە باشە من